ئینسان لە ژیانیدا هەمیشە لە چاوەڕوانیدایە، هەیانە چاوەڕێی ڕۆژێکی باشتر دەکات و هەیانە ژیانەکەی ناخۆشە دەوێت چاوەڕێ بێت تاوەکو بە ژیانێکی خۆشتر ئاشنا بێت، واشیانە چاوەڕێی کەسێک دەکات جاو کەسە کە سوکاری بێت یا خود دۆست و ئەحبابی، وەکو چۆن مەحموود دەروێش لە شعرێکیدا دەڵێت لەکوێدا دابڕان کۆتایی دێت تاوەکو منیش لەو شوێنەدا چاوەڕێت بکەم. چاوەڕوانی بەشێکە لە ژیانی مرۆڤەکان هەمیشە لە چاوەڕوانیدان و هەمومان هەر چاوەڕێین و ڕەنگە منیش چاوەڕێ بم. لە کۆتاییدا منیش پێتان دەڵێم چاوەڕێی چیم. خۆشەویستان، تەوەری ئەم ڕۆمان لەسەر چاوەڕوانیە، لەم بارەیە و توێژ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست بابزانین چاوەڕوانیەکانیان کەی دەگا بە ئەنجام. لەگەڵمان بن. باش قوربان لە توش بەڕێزم باسەکەم تەورەکەمان لەسەر بابەتی چاوەڕوانیە. ئێمە سیر دەکەین لە ژیانماندا زۆربەی کاتەکانمان بەدەم چاوەڕوانیەوە بەسەر دەبین و هەیە چاوەڕێی ڕۆژێکی خۆشتر دەکات لە بۆ ژیانی بەرەوەی ئەو ڕۆی زۆر ناخۆشە. واشە چاوەڕێی کەسێکی خۆشەویستی دەکات کە ڕۆژگار وای کردووە لە دەستی بدات. چ قسەیەک هەیە لەسەر چاوەڕوانی و جەنابەت چاوەڕێی چی دەکەی لە ژیانتدا؟ چاوەڕێ زۆر شت دەکەین لە ژیان، زۆر شتمان لە دەستدایە و ئێستاش ئاواتم بەدەستی بینم و ئەم لە ژیانم دووشتم بەدەستدایە و ئیشەڵە ئەوانەی کە بەلدا و دریشمە ئیشەڵە پێی دەکەم و شاعری گەورەی کورد دەرێتن بێچاوی خۆشتر لە چاوەڕوانی. دەکرێت بزانین ئەو دوو شتێک کە لە ژیانتدا لە دەستتدا هۆکارەکەی چی بوو بە بۆ لە دەستتدا تو ئێستاش چاوەڕێی کە بەدەستیان بینیەوە؟ بە تاکیت یەکەم کەسێک بخۆشم دەویست بەدەستم نێنا دوش برایەکم لەدەستدا وەفاتی کرد لەگەڵ مولایەکی ئینشاڵڵا زۆر بەڕێزی. ئەو کەسێک کە خۆشت دەویست هۆکارەکەی چ بوو کە لە دەستتدا؟ پێک نەگەیشتم نێنەگەڕان دوسێ جار نەڵمەداوایی نەیاندامێ و داخوانی ڕازی نەبوون و بەدەستم نێنا بەس ئینشاڵڵا خوای گەورە بە قسمەتمان دەبێتن. یعنی ئێستا شەر چاوەڕێی دەکەی کەواتە زۆر بیری دەکەی؟ دەکەم زۆرش بیری دەکەم. یعنی دڵت دەڵێ دەبێ هەمیشە چاوەڕێ بکەی تاوەکو ئەو ڕۆژەی کە پێی دەگەیەوە؟ تا ڕۆژی پێی دەگەم هەمیشە لە چاوەڕوانی دەگەم هەتا ڕۆژی پێی دەگەم. زەمانێکە هەر چاوەڕێ لەنجی پێتم لە دووریتە. ئێمە دەبینین ڕۆژانە چەندەها کەس بەدەم چاوەڕوانی و ژیانەکانیان بەسەر دەبن. هەیە چاوەڕێی خۆشەویستەکەی دەکات و هەیە چاوەڕێی ڕۆژێکی باشتر دەکات. جەنابەت لەو ژیانەی کە ئێستا تێیدای چاوەڕێی چی دەکەی؟ وەڵایە من چکە قوتابیمە چاوەڕێ خوێندنێکی باشتر دەکەم و ئاستەکانی خوێندنم بە سەرکەوتووی ئیشاڵە کۆتایی پێبێنمەوە ئیشاڵە چاوەڕێ دەکەم شادی بەرز بەدەستبێن ئەوەندە چاوەڕوانم هەر کەسە لە ژێرەی حەز و ئارەزوەکانی خۆی چاوەڕوانی شت دەکایدی دەبی لە قەدەرە خۆشت بیر بکەیەوە چاوەڕوانی شتی زۆر گەورە نەکەی لە قەدەرە خۆت بیعنی شتەکە واقعی بی نەگوە ناواقعی و خەیاڵی بی دەبی توانای بەدیهێنانت هەبی نەک برێن هەر فکر بکەیەوە دوای ناو چاوەڕوانەکەی لوقم دەبی تووشی داڕمان و بێئەمەلی دەبی بەڕاستی. هەیە چاوەڕوانی شتی لە خۆی گەورەتر بکات بۆ نمونە لە خەیاڵدا بژی؟ بەرە هەیە زۆر کەسێ لە خەیاڵدا دەژی بۆ نمونە ئێستا کابرا کوڕە فەقیرەکە نابیت چاوەڕوانی ئەوی بکە مەسەرەن سیارێک ئاخر مۆدیل لە قەدەرە خۆی نەبی مەسەرەن کابرا ماجە بە 400 زاریش دەکە نابیت چاوەڕێ بکات سیارێک بکڕی بە 20 دەفتەری بی دەبیت چاوەڕێ بکە مەسەرەن سیارێک بکڕی بە 50 وەرەقی لە قەدەرە خۆت فکرکەی و لە قەدەرە خۆت چاوەڕوانی شتەکانی ژیان بکەی نەک چاوەڕوانی لە خۆت گەورەتر بکەیت کە دوایە تووشی گۆشە گیری دەبی تووشی نەخۆشی دەرونی دەبی تووشی بێهیوابوون لە ژیان دەبی. ئینسان لە ژیاندا چاوەڕوانی زۆر شت دەکات بۆ نمونە هەیە چاوەڕێی ژیانێکی باشتر دەکات و هەیە چاوەڕێ ئەوە دەکات کە ڕۆژێک دابێت کارێکی هەبێت و چاوەڕوانیش هەمیشە ئازاری هەبووە. جەنابەت لە ژیانتدا چاوەڕێی چی دەکەی؟ وەڵی وەکو خۆم هەوڵمدا هەمووی شەکم کردووە ئەو هێو هەوڵش بدات دەتوانم ویشەش بکە
ئەوە ڕۆژە ژیانی منە ڕۆژەیە وایە ژیانی خۆ ماڵمداڵ خۆم دیاری دەکەم وەکو هەموو شتێک بەیانیان ساعت 6 دەڕۆم بۆ گومرک دێمەوە کۆڵام بە کۆڵان دەسۆڕم ڕسقی خۆم پەیدا دەکەم زۆر احتیاجیشە هەموو خەڵک گەنجێک دەتوانیشی خۆ دیاریکە ئەوە وەکو ئیشەکە باسمان کرد لەو ژیانی کە ئێستا بۆ نمونە بە عارەبانەیەکەوە خەریکی کار و کەسابەتی کەسابەتێکی ڕێک و پێک و ئینشاءڵڵا داهاتێکی باش دەبێت دەتەوێت داهاتوت چۆن بێت یعنی لە ئێستاوە چاوەڕێی چی لە خۆت دەکەی لێرە والله چاوەڕوانی ناس وەکو نازانم هیچ ناتوانم هیچ بڕیارەشی لەسەر بدەم یعنی ژیانێکی بەبێت چاوەڕوانی بەسەر دەبەی دەڕۆم و دێم و هەروەندێ ژیان ئەو هەیە ینی ژیانی تۆ لە ئێستادا بووە بە قڕمیشی سەعات چک دەڕوا و تەواو قڕمیشی سەعات زۆر باشتر لە ژیانی گەنجی وەشی من ئێستا تەمانم 38 ساڵە خۆشیەکم نەکرد لە وڵاتەی هەتا ئێستاکانە هەم ڕۆژی دووبارەیە شاعری گەورەی کورد دەرێتن بێچاوی خۆشتر لە چاوەڕوانی چاوەڕێکردن زۆر یان شەش زۆر قورسا ماجە بە 400 زاریش دەکە نابیت چاوەڕێ بکات سیارەش بکر بە 20 دەفتەری بی هەیە لەکەنی شستی مانجیە چاوەڕوانی هیچ ناکە چاوەڕ ئەوەنی ڕۆژانە ئیشەشی بکەین و ئێوارەم چینەوە مارە هیچکەنە چاوەڕوانی ئەو شەیە کە زۆربەی ژیانی ئینسانەکانی داگیر کردووە ئینسان لە ژیانیدا زۆربەی ساتەکانی بە چاوەڕوانی بەسەر دەبات و هەیە چاوەڕێی ڕۆژێکی گەشتر دەکات واشە چاوەڕێی کەسێک دەکات کە لە دەستی داوە جەنابەت چاوەڕێی چی دەکەی وا قسەت چیە لەسەر چاوەڕوانی بەخێر بێن جارێ قسەکت کردام لێنە لێرەی بەشەر زۆربەی ساتەکانی بە چاوەڕوانی بەڕێدەبا لەسەر سپێوەرەشی قسەت کرد چکە هەم بەشەرە گۆ نییە هەیە لەکەنی شستی مانجیە چاوەڕوانی هیچ ناکە تاوان هەشە چاوەڕوانی دەکاتن ئەگەر پرسیارش دەم کە چاوەڕوانی لەگەڵ چاوەڕێەوەی دەکەم بمە دەورەمەند ملیۆنێر بمە شخصێکی دەورەمەند ئەوە سەراحەتە لەوانەیە زۆر کەس شێوی وەشتی نارێم هەموو کەسێک بەرەم زۆر کەسێک چاوەڕێ شتەی دەکات دەمەوێت بزانم هۆکارەکە چیە تۆ چاوەڕێی ئەوە دەکەی ڕۆژێک دابێت دەوڵەمەند بی پیاوەتی پێ دەکرێت چاکرد لەگە خەرچ پێ دەکرێت ئیشت لە دایرەکان دەڕوا دەستی هەرجێکی ڕێز لێ دەگرێن لە سەری خۆت دادەنێن ئەوەیە مەسەرەکە ئەتوێتە هێواری پیا بە کوڕی پیاوان بە شخصێت تەوی وەچی ئەو نیە کە دەورەمەندی سارش جوان تو دەستیزیێکی ڕێز لێ دەگرن فەرم قاتش جوان لەبەربی فەرم لێ دەکەن ئەوەیە مەسەرە دەورەمەندەکە جەنابەت چاوەڕێی چی دەکەی لە ژیان وڵی چاوەڕێەوە دەکەم کاکە شتەکە بە تەمای شتەکە لۆ نابی ئەوە چاوەڕێیەکە ئەوەی ناخۆشە ئەوەیە چاوەڕێی زۆر شتیش دیش دەگەینێ چاوەڕێ ئەوەیە کە بە تەمای شتەشی لۆ ناسەری تەمای چی بووی چاوەڕێت بۆ کردووە و کورە هەتا ئێستا بە چاوەڕێ هەر ئیشە و هەر غارکردن هەر ئەوەیە ناگە هیچ ئەنجامەچی ئەوەیە ینی چاوەڕوانەکەی جەنابەت لەو چاوەڕوانیانەدایە کە ڕۆژێک لە ڕۆژان ئیشێکی باشت هەبێت و ببی بە خاوەنی ژیانێکی خۆش چاوەڕێ ژیانێکی خۆش دەکەمشی ئەو خەڵکەی بڕۆمە دەرێ سەفرە و ساعات و ئەو شتانە بەزوی کاکە شتلو ناسەری ئەوکە نییە پارە نییە شت نییە ئەوەیە چاڕوانیش لەو شتەیدا کە مسۆگەربی ئەوە شتەکەت بێتە جێن مسۆگەر نییە ئەوەیە چاڕوانیەکەی جەنابەت بۆ ئەوەیە کە وەکو کەسێکی ئاسایی ژیانێکی خۆش بەسەر ببیت تا ئێستا نەتبینیوە ناڵە نەمدیوە ئەمە هەتا بەگسکەی هەر هێشکە و غارەوە هیچ نەمدیتوە چاڕوانی شتێکی زۆر ناخۆشە زۆربەمان چاوەڕی شتێکین بۆ نمونە هەیە چاوەڕی ژیانێکی باشتر دەکات باشمانە چاوەڕێی کەسێک دەکات کە پێشتر لە دەستی داوە جەنابەت لە ژیاندا چاوەڕێی چی دەکەی وەڵڵاهی چاوەڕێ چ دەکەم چاوەڕ ئەوەنی ڕۆژانە ئیشەشی بکەین و ئێوارەم چینەوە مارە هیچکەنە داهاتوێکی گەشیانی بەس دەبی هەوڵدان بە خۆمانە بڵێن یەکەم زار بەڵێ ئێستا لە ژیانتدا بۆ نمونە خەریکی هەوڵدانی خەریکی کار و کەسابەتی ئەو هەوڵەی کە داوتا بە ئامانجی خۆت گەیشتی ئەلحەمدوللا ینی چاوەڕێ دەکەی بەیانی چۆن بێ بۆ نمونە ئایا چاوەڕێ شتەی کە دەیکەی بەدەستت هێناوە یان لەو هیوایەدەی بە ئەم پێی بگەی بەخوای داهات و لە دەست خوایە ئەوە یەکەم شت هەوڵدانیش دەبی محاولەی زدی بکەیت لە هەموو شتەکە لەو ژیانەی کە تێیدای تەنها چاوەڕێی ئەوە دەکەی کە کارێکی باشترت هەبێت یاخود شتێک هەیە کە بۆ نمونە تەنها بە خۆت دەیزانی دەتەوێت ڕۆژێک لە ڕۆژان پێی بگەیت بێگومان چاوەڕێشتی باش دەکەین ئەوجا لە هەموو بوارەچی لە دەورەمەند بوون
و لە شتی ئەنواشت ئەو جا شتەکان چ شتێک باشە لەوەی چاوەڕێی وەی دەکەین داهاتمان. هەمان قسە بەڕێزێکی تکرد باسی کرد گوتی حەزم لێ دەوڵەمەند بم باشە بۆ دەوڵەمەند بوون یان لە دەوڵەمەند باخر دەبی مەحاولە بکەیت یەکەم شت دەی بە خۆت مەحاولە بکەیت ینی ئەوە نیە لە دەستەڵاتی من و دانیا ئەتو برێ وەڵە کاکەم فلان دەوڵەمەندەکەمەوە ناکرێت یەکەم خوا دووەم دەستی خۆت دەبی حەولدانەکە دەوها بیت مەحاولەکردنی جدید ئەوە بی یەکەم خوا دووەم دەستی خۆت هیچ شتێکە تێدانیا تو برێ وەڵام لە مارێ پار دەمەوە دەبی دەوڵەمەند بم یان دەبیرێت وەڵام من چاوەڕێی داهاتوێکی گەشەکەم و لە مارم پاداتوان ئیشەکی احتیادی دەکەمەوە ناکرێتەوە دەی مەحاولە جدی بکەی لە ژیاندا قسەیەک کەش هەیە ینی بۆ نمونە ئەمەش بڕوامە بۆ قسەی هەبی هەندێک کەسانە لە ژیان بەبێەوەی هەوڵیشیاندا بێت هەلیان بۆ ڕەخساوە بۆ نمونە ینی تووشی فرسەتێک بوون کوردەواری گوتنی لە کوڕێک لە پڕێک بوون بە کوڕێک ئەوانەش هەیە والله ئەوانە برمت نازانم هەیە بەس کەم شاعری گەورەی کورد دەرێتن بێچاوی خۆشتێ لە چاوەڕوانی چاوەڕێکردن زۆر یان شەش زۆر قورسا ماجە بە 400 زاریش دەکە نابیت چاوەڕێ بکەت سیارەش بکر بە 20 دەفتەری بی هەیە لەکەنی شستی مانجیە چاوەڕوانی هیچ ناکە چاوەڕ ئەوەنی ڕۆژانە ئیشەشی بکەین و ئێوارەم چینەوە مارە هیچکەنا ئەو کاتت باش کاتت باش بە خێراتن زۆر سپاس سپاس دەکەم بژێت تەوەڕەکەمان لەسەر بابەتی چاوەڕوانیە ئینسان لە ژیانیدا بەشێکی کاتەکانی بەدەم چاوەڕوانیەوە بەسەر دەبات هەیە چاوەڕێی کارێکی باشتر دەکات و هەیە نەخۆشە چاوەڕێی ئەوە دەکات ڕۆژێک دابێ لە شێکی ساغی هەبێت و هەشە چاوەڕێی کەسێکی عزیزی دەکات کە لە دەستی داوە یاخود چەند ساڵە هەوڵی بۆ دەدات و دەیەوێ بگا بۆ ڕۆژەی کە پێی بگات جەنابەت لە ژیانەدا چاوەڕێی چی دەکەیت بەڕاستی ژیان لە ئێستادا ژیان هەر بەخۆی چاوەڕوانی تێدایە بەڵام چاوەڕوانی بەعام ناخۆشە چاوەڕێکردن بەڕاستی زۆر ناخۆشە ئێستا هەندێک شتەیە بەشەر چاوەڕێی دەکات زۆر ناخۆشە بەڵام کە شتەکەی ئامانز دەپێکی زۆر خۆشە لە ژیانتدا تۆ چاوەڕێی چیت کردووە بەخۆی هەندێک شتێ چاوەڕێم کردو هەندێک شتێ بازێک شتێ چاوەڕێم کردو ئێستا گەیشتمە بە ئامانجەکە لەخوای بە زیادی چاوەڕوانی زۆر ناخۆشە بەڕاستی ئێستاگە بە چاوەڕوانەکە تاوە بە زۆر خۆش بۆ من لەخوای بە زیادی باس بکەی لە بۆمان ئەو شتێک کە چاوەڕوانی دەکرد و ئەو ژیانێک کە ناخۆش بوو بەڕێت کرد بە چاوەڕوانیەوە و ئێستا پێی گەیشتی هەزەکەم لە ناخی دڵتەوە قسەیەک هەیە دەتەوێت بیکەی بەڕاستی چاوەڕوانی یان بیدات زروفەکی ناخۆش بوو ئێستا لەخوای بە زیادی زروفەکەم خۆش بووە ئەوە زۆر من ناخۆش بوو هەم لۆ زەواجکردن چاوەڕوان بووم ئێستا پێی گەیشتم لەخوای بە زیادی زۆر دڵخۆشین بابەتی زەواج بەتایبەت لەناو گەنجەکانمان ینی بابەتێکی سەرەکییە و زۆر گەنج هەیە بۆ نمونە کەسێکی خۆش دەوێت لە هەردوو ڕەگەز کچ بێت چ کوڕ و جاری وای هەیە کە ڕۆژگار لەنگەرێک دروست دەکات ینی لەمپەرێک دروست دەکات لە نێوانیان پێی ناگا و ئەو بابەتێکە کە زۆربەی گەنجەکانمان سەرقاڵن پێوە جەنابیشت هەر لەو گەنجانە بووی کە کەسێکت خۆش دەویست و چاوەڕێت دەکە ڕۆژێک لە ڕۆژان پێی بکەیت ناوەڵە بەنسبەتە من ئاسایی بوو احتیاجی بوو ماوەکەی ئەوەندە زۆر نەبوو بەڵام لێرکاندا لەنگەرەکەم کۆمەلگا دروست دەکات بارگرانێکە هەر کۆمەلگای زیاد دەکات کۆمەلگاوە دەکەیان بارگرانی داوێتە سەر گەنجەکانی ئێستا هەم لۆ زەواجکردن هەم لۆ بێگەیشتن ئاسانکاری لۆ ناکرێت لە هیچ لایەکەوە ئەنی هەم بە هەردووک لە ئاسانکاری لۆ ناکەن بارگرانێکی زۆر داوێنە سەرێ ئەم لەخوای بە زیادیۆم تووشێ و بارگرانیە زۆرە نەبوو هەم دایشەڵا کەس تووشێ و بارگرێنە نابێت ئەو کەسێک کە خۆشت دەویست پێگەیشتی لەخوای بە زیادی پێگەیشتم بارگرانێکیشان نایشتنە سەر ئەوەندا زۆر چاوەڕێ بووی بەخوای ناوەڵ ئەوەندە چاوەڕێ نەبوو چاوەڕوانی ئەگەر زۆر بێ یاخود کەم هەر ناخۆشە چاوەڕوانی لە لای جەنابەت چی پێبەخشی و چی لێستاندی بەخوای چاوەڕوانی بەعام زۆر ناخۆشە چاوەڕێکردن زۆر یان شەش زۆر قورسا دەی متمانە چ تاوت بەخۆ دەبی دەبی بە تەواوی متمانەت بەخۆ دەبی ئەگە ناز زۆر جا دەتڕوخین لە چاوەڕوانیدا لە ژیاندا زۆر بەمان چاوەڕێی شتێکین بۆ نمونە دەمانەوێت ڕۆژێدا بێ بەو شتە بگەین یاخود چاوەڕێی کەسێک دەکەین جەنابەت لە ژیانی خۆت چاوەڕێی شتێک دەکەیت والله الحەمدوللا من لە ژیانم ئەوەی چاوەڕێم کردبی هاتیتە دی لەخوای بە زیادی بەڵام ئێستا وەکو تاکێک هەموو تاکێکی ئەو کوردستانە بەس چاوەڕێ ئەوەی دەکەین
بڕک ژیانش خۆشمانەبی ئیش و کارێکی باشمانەبی ئیش کارێکمانەوی بتوانین پێ بژین بتوانین ڕۆژانەکەی خۆمان دەربینین بتوانین بچین و ماڵە مەسرفەکەمان مەسرف خۆمان دەربینین داکمان بابمان خێزانمان داوای پارەمان لێ دەکەن نەڵێن نیتمان نەڵێن پێمان نیە بتوانین شتەشیان بدەین و هەر چاوەڕێ ئەوەی دەکەین و باسی وت کرد گوتت الحەمدولیلا چاوەڕێ ئەو شتانەی کە دەم کرد بەدەستم هێنا پێگەیشتم لەو چاوەڕوانیانە لە کامیان زۆر گرنگتر بوو کە چاوەڕێت دەکرد وە چەند چاوەڕێت کرد تاوەکو پێگەیشت وڵی خۆی ئەمن لە تەمەنەی گسکۆ ئیشکار ئیش دەکەم هەر چاوەڕێ بوون لەخوای بزاد ئیشەکمانە شتێکمانە الحەمدوللا ئیشمانێ و ئیشکارمانە ویشکاری خۆمانێ و دەتوانین ئیش بکەین و هەرەوە پێشەوەی کە قسام بکەین پێکەوە باسی وت کرد کە چەند ساڵێک لە ئەوروپا بوو هۆکاری چوونە دەرەوەت چی بوو وڵی هۆکاری چوونە دەرەوەم ئەوە بوو مرتاح نەبووم لێرە ئەمان نەبووین یعنی ئەمان نییە لە وڵاتی ئەمان نییە هەر ئەوە بوو چوونە دەربتیم بچیم بزانین ژیانەکی خۆشتر ژیانەکی مرتاحتر شتێکی باشتر هەبی لەوێندەر ئەویش لەوێندەریش سەرکەوتو نەبووین دیار بوو ینی ئەمە کە لێرە دەژین ئەوانەی ئێرە نالن ئێمە لێرە بە تەواتی بژین کە دەچین لێوێندەریش عینە لێوێندەریش ناتوانین بە ئیسرعات بژین دەڵێن وڵاتەکەتان هیچ عیبینێ وڵاتش خۆشتان و ڕاستیش دەکەن وڵاتش خۆشمانەیە وڵات سروشتێکی جوانمانەیە بۆ هەمومان خۆشە لۆ هەمومان خۆش نییە بەس ئەوێم کەواتە کە چێت دەرەوە هۆکارێک هەبوو ینی چاوەڕێت دەکرد ژیانێکی خۆشتر ببینی لەوێ نەتبینی وەڵی ژیانەکە خۆشە بەسی ئەگەرە تو ئقامەک شتەکە نەبی کارتەکە نەبی بتوانانی دانیشی شوێنێک نەبی بتوانین لی دانیشی بەکەلێک چ دێ بێ ڕۆژێک لە ڕۆژان هەلێکی ترت بۆ بڕەخسێت دەڕۆیەوە بەتەکیید دەڕۆمەوە هەرەوەڵە بەتەکیید چاوەڕێ و ڕۆژە دەکەی بگەی بەو کاتێک کە بڕۆی لێرە بەتەکیید ئەوە چاوەڕوانی گەورەکەی منە بتوانم بەس یان بتوان شتێک 100% هەبی مەسەلەن ئێستا 100% بتوانم بچمە وڵاتێک 100% بزانم شتێکم دەتەنێ بتوانم دانیشم و ئێستا دەڕۆم هەوڵی بۆ دەدەی والله ئینشاءالله هەرە وەڵا معدل دایمەن لە هەوڵم ئینشاءالله ڕۆژێکدا دێ هەمومان ئەو شتێککە چاوەڕێی دەکەین پێی دەکەین ئینشاءالله زۆر سپاس قوربان و کاتت باش بەخێر بێن سەلام هەم کاتێک سپاسەکەم تەورەکەم لەسەر بابەتی چاوەڕوانیە لێرە لێستادا لەو ژیانەی کە تێیدای چاوەڕێی چی دەکەی سەرەتا بەخێراتنان دەکەین چاوەڕە کرا و هەموو کەسێک چاوەڕێشە چی دەکە و چاوەڕێی داهاتوی خۆی دەکە و و لەگەر لە ڕابردوش تەمەشای پشتە خۆت بکەی بەڕاستی چاوەڕێەوەی ناکەی داهات و سلو دەکە هەموو کەسێک ئاواتە چی هەیە هەموو کەسێک خۆزگە چی هەیە لە داهاتوی ئەس دەکەین بەڕاستی پێ برێم ژیانی خەڵکی بەعام خۆش بیت کێشە نەمینی لە عێراق لە کوردستان لە هەولێر خۆمان چاوەڕوانیەکەی جەنابێت ئەوەیە کە خەڵک بۆ من ئەوانەیە کە لە دەوروبەرتن بەگشتی ئینسان داهاتوێکی کەشتری هەبێت بە تاکیدارەوە لە ئەس دەکەن ئێستا چەند ساڵ پێش ئێستا 2000 و برێن 11 بەڕاستی زۆر خۆش بوو ژیان ئیشەکی خۆشە بوو مەعاشێکی باشە بوو کارێکی باشە هەر کەسە کار و کاسبی خۆی دەکرد و کەس هەنوو بێزاری نەبڕ بەس بەڵام ئێستا کە هەر چاوەڕێەکەی هەر ڕۆژ خراپتر دەبێت هەر ڕۆژ لە ڕۆژ شتەکە کستر دەبی و بەرە خواردە دەڕوە کەینە چاوەڕێکەکەین تاکەی تەواو دەبی نازان ڕوو لە چێ دەکەی نازان ینی لێستادا هەمیشە چاوەڕێی تاوەکو بگەی بە کەنارێکی ئارام و ژیانێکی ڕووناکتر ببینی بە تاکەیت هەموو کەس بۆ پێم گوتی هەم کەس ئاز دەکە ژیانش ئارامتر و خۆشە هەموو زۆر کەس لە ئارامی دەش بەس هەر دەرێت دەبابێ حەز و ئارەزوی بەشتێک خۆ خلاص نابی ئیلاگە خی گەورە ئەز و ئارەزو لە بەهشت لەمە تەواوەکە ئەگەنەوە لە ئەز و ئارەزو لە ژیانی کوردستان و دنیاە پڕخەم و خەفەتێ بە تەواتی لۆ مستەقر نابی ژیان پڕێتی لە چاوەڕوانی هەر کەسە و چاوەڕێی شتێک دەکات هەیە چاوەڕێ ئەوە دەکات ئێرە بەجی بێڵێ و بچێ لە دەرەوە ژیانێکی خۆشتر ببینێ واشتە چاوەڕێ ئەوە دەکات کە ئەو شێکە دەیکات داهاتوێکی گەشتری هەبێت هەمومان چاوەڕێین من لە سەرەتای بەرنامەکانمەوە هەمیشە پرسیار دەکەم ڕەنگە ئێستایەوە بە دیار منەوە دابنیشن و بپرسن لێم ئەی خۆت چاوەڕێ چی دەکەی بەڵێ منیش چاوەڕوانم منیش چاوەڕێم ڕۆژێ دابێ هەموو ئەو کەسانەی کە چاوەڕوانی شتێک دەکەن یاخود کەسێک دەکەن چاوەڕوانیەکەیان کۆتایی بێت و بامانزی خۆیان بکەن چاوی چاوەڕوانیتان ماز دەکەم ئەمە نەزوەری ئیبراهیمم
پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر چاوەکانتان هەمیشە گەش و داهاتوێکی باشتان هەبێت. خدا حافیز.